بە تۆ سەری شێ بینین کاکە ئەڵێ لە لەیلەتول قەدرە ڕەمەزانە دوعامان کردووە کاکە بێتە پێشەوە جارێ جەنابەت دەڵێ بۆ پەناکتی لێدانی ڕاوەستای چییە؟ سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. جادە طبعاً ئەوەی لە پێشدا سەلامێ بکە وایە. خێری زۆرتر بۆ نووسێ يعني دەستی بۆ پێش. بەڵێ والله دەنا دەڵێ ئەوی بڵێەوە علیکم السلام ورحمة الله وبركاته دوقاتی بۆ دەنووسێ. دەی یاخوا شەش قات بۆ تۆ بنووسێ باشە من پێم خۆشە خێر بۆ تۆ زۆر بنووسێ. وەڵام هەمیشان پێم خۆشتون دەڵێ بۆ خۆ بۆ برای مسلمان بۆ خۆ چت پێ خۆشە بۆ برای مسلمانشەوە پێ خۆش. باشە تۆ پێم بڵێ ئەمە چ قەدەرێ بوو ئەمە چ شانسێ بوو ئەوە تۆ ئەمڕۆ من هاتوومە مێرگەسەرێ تۆش هاتووە مێرگەسەرێ. دەی باشە ئەگەر دەزانانی ئەمە دێمە مێرگەسەرێت و بۆ دێمە. ئێ وەڵا نەمزانیوە. دەی پرسیار بە زاتی خوا نەمزانیوە. باشە لەو گوندەی ناگۆڕە سوودێرەیە؟ نەخێر ناوە. کەس وەی ێ برا من لە سەعات 4 و چارەکەەوە لێرم. زەبە ناکە پێشنوێژەکەش. هەن بێ وەڵا لە زۆر شوێنانەرە وەڵا الحەمدوللا پێشنوێژەکەش کرد. والله خێری دوو خێدا. کاک ڕەسوول بەڵێ دەنگ و باست. کاک فەیوان. سلام علیکم. باشی باشی سلام. دەنگ و باست کاک ڕەسوول. والله ژی کەڵین دەخوای بەزیاد. تابان بینەرانی خۆشەویست ڕاستەکەی ئێمە لەگەڵ کاک ڕەسوولی دەمێکێکترێ ناسین. وانە هەروایە خەباتیشن پێکەوە هەیە. هەیە هەریچۆن. کورد ئەو کاتەی ئەگەم نوت و پێشمەرگە بووین لە شەوی ئەنگستە چاوان دەهاتین ئەو خەڵکە لە شوێ بوون ئێستا. چەند جار کەوتینە کەمینەوە. بە ئیمانت ئەها چەند جارم لە نان و پەنیر داویەی. بێسفەتیش نەبینە و گوندانە هەمیشە سفران بۆمە ڕاخراوە بەس ئەمان دەبیرن چوونەوە دەبیرن چوونەوە بەس خۆیسیشن لەسەر نییە. باشە کاک ڕەسوول جان هەر بەجددی چۆن ئەمڕۆ هاتووە مێرگەسەرێ. وەڵاهی دیار بوو قسم دەگەڵ برادێکی بوو نەهات بووم بۆ ئێرە گوندێکی جوان و ژی کەڵاش بۆ بتم بابسم بەڵام کێ دەستا ڕادەوەشێنی ئەتو چی کاکە ئیوەیە دەگەڵ وەیە ئاوە لەگەڵ بێ ناکە نا منداڵ خۆشەویستن زۆر باشە لەکوێ بووین. وەڵا خۆبان لە ناگوندی تۆزە گەڕاین و هەندێک مقابلاتمان کرد. زۆر باشە تو بە جۆرە سەعات چوار لێرەوی کەڵەبابی خۆت بەلەپان لێ ناوە. یعنی چەند مقابلات کردووە؟ وەڵا تقریبا نیوەی بەرنامەکەم کردووە. کاکە ئاوارەوە بزانم بۆ خۆی ئامەرەیە ئەمە تازە هاتین کاکە مێ پێش دا بە مێ پێش بۆ خاتری ئەزانی کاکە نا مێ پێشە لوتی ئاوانەی لێت بە خوار بە چاو لێ ئاوارە بەقسەوەی مەکە ئاوارە بەقسێ لەوەی بڕۆ پێش لە من مێ پێش ئەوەی بێن سەعجی کەڵە باشە کاک ڕەسوول بەڵێ خۆت تەبەن تۆزانی ئێمە چین کەناڵەکەمان چێ و بۆ خۆشم الحەمدوللا دەنگسیوالیا کوڕە دیاری یار من کاک ڕەسوول تۆ پێم بڵێ چەندێک ئاسوودەی لەگەڵ ئەم بەرنامەی. وەڵا زۆر خۆشە کاتێک مەسەرەن دێ ئەو گوندانە سروشتی جوانی گوندەکان دەبینی خەڵکیشی میوان دۆست خەڵشێشی بەڕێز دادەنیشی زۆر جارەوەی خواردنی کوردەواریش دەخۆی. ئەتبار لە ئەوش لێ بپرسم بزانم تۆ بۆ ڕێک پۆشتی ڕێک پۆش. ئەی کوڕجا من نەروامە من ها چاو لێە ڕێک بڕنەوی حەفدا. باشە تۆ پێم بڵێ بۆچی گۆرەویان پانتۆلی لەناو گۆرەویان هەڵدەچێت. زۆر باشە ئینسان کاتێککە هاتی دەبێت خۆ تونند و تۆڵبی چاوی من تێگەیشتی نەک شل و شۆق. ئێستا ئەوەرە پێ ئەزیالی بێ ڕاکە ڕاکی دەکەین بزانە ئەتوو لەبەرێک هەڵدەوە شەیانەنە ئەمە ئەمنە ئەمن تۆنترم پتەوترم خۆ بێ قسێنی لە ڕواڵەت شتێکە لە ناوەڕۆکی شتەشتێکەیە یاری تۆ لەو باوەڕای ئێستا بن هەڵوەشێم نەوڵان ناوەشێ بەڵان ئەها ماندوو دەبی شل و شۆخ دەبیەوە. بابزانم گوندەکان چەندیان پێخۆشە کە دەچی. وەڵا سپاس بخوای گەورە ئەگە دەڵێن ڕسوو هات زۆریان پێخۆشە تێگەشتی وە بە تایبەتی ئەوانەی کە بەتەمەنن ئەها بڕێشیان دەبزیێمەوە پیار خۆشە تێگەشی بڕێک دەردە دڵانیش پێکەوە دەکەین. تۆ یەکشت زۆر بەکاردێنی لە ماڵە خۆدا چۆنی لە باڵە خۆدا چۆنی لە باڵە خۆدا چۆنی لە بەدەنێ خۆدا چۆنی مەسەلەن ئێستا تو لە باڵە خۆدا چۆنی دەنێوزگێدا من شکر زۆر چاکم زۆر چاک دەزانین چێنە خۆی ئینسان ئەگەر دە پاڵە خۆدا چاک بوو دەبێ هەمیشە شکرانی خوای گەورە بکەیت چونگاتی ئەگەر دەقەشی نەخۆش بی دنیا لێوەیەک دێتەوە تێدەگەی هەموو سەروەت و سامانی هەموو دنیاتە بێ ئەمە ئەگە دە باڵە خۆدا چانەبوو وەکو هیچ نەبێ ئیوایە خەڵکەیە ملوێن لێرە خەڵکەیە لەسەر پارەی دەنمی تێگەیشتی کەچی هەچ خواردنێکی خۆشە لێ مەمنوعتیاوە کاک ڕەسوول هەستەکەم خەڵکی بەعام شتێکی تۆشان زۆر پێخۆشە دوعاان دەکەی و باسی خوای دەکەی بێ هەروابی ئینسانی ئینسان ئەمە
کەسێک ئەمەی دروست کردووە لێشن دەپرسیتەوە دڵنیا بە ئیوا فێڵێ لە خۆ دەکات دەڵێ خوا بەڕۆحمە ئێقوار بەڕۆحمە چاوی منە ما لێ پرسیینەوەشی هەیە گەردە ئازابێ بەڵام قورآن هەم لێدان و گۆڕاتەوەزم بۆ دەکات دەوێتەوە تۆ پێم بڵێ بۆچی تۆ ئاوا بەعاو بە زمانی هین بڵێم بۆ تۆ پیاوی لۆکاڵی لە منتیقێکی خۆ ناڕۆیە دەرێ دەبچۆ هەندێ منتیقێتی کەش بگەڕێ سەری خۆت هەڵگەڕ و ناوا دەکەم ئەوە دەگەڵ ئەو کامیرەمانەکەی منە هەری وا بزۆزێ خاتە عەرزێ هەروە ئەوە دەیهەبێ ئیبداحکە دەڕۆین بە گوندەکانیشدا دەڕۆین تێگەیشتی ئەو جار لە شار باشی ڕاپێدا دێن قوربان هەتا ئەو شوێنەی کە دەڵێن بڤەیە ناچی نەوێ نانێندە شوێنەیە بڤەیە چۆن وەنیا باشە تۆ پێم بڵێ ئەی تۆ جلەکان لەکوێ بە دوورین دەدێ ئاوا بەم تەرتیب هاتە دەزانم ئەو قسانە لە شوێ دەکەی با شتێک لەسەر ئەو جلانە بۆ باسکەم ئیوا دەڵێ ڕەش ئەوە کەی مۆدیلی ئەوەی ماوە من ئەو لەوەی دەزانم ئەوە تێگەم ئەگە بزانی با و باپیریمە ئاواش یاون نیا سادە ئەمانەشان هەمووی ئارەق و چاوت لێ بێ سادە ژیاون بەڵام دڵ و دەروونێکی باشیان هەبووە یعنی ئەها فزولی و چوزانم خۆ بەزرزانی نەبووە تێگەشتی کاک ڕسوول شتێکیش بۆ کەناڵەکەی ئێمە بڵێ خۆ زانێمە بەرنامە ئاوەدان بێ و کەناڵی ئاسمانی پێ وەڵا سڵاو لە هەموو کارمەندانی پەیام سڵاو لەو بەڕێزانێکی ئێستا پیان دەگوترێ سەربازی من وانە ماندوو نەبن دەستان خۆش بێ من یەک دوو جاری شاتومە کەناڵەکەیەوە داکشاوینە قسانی شوایانەنا ئەمن لە خزمەتی وەدام خی گەورە سەرکەوتو مەحفوستان کە ئینشاءالله ئێوەش ئینشاءالله سەرکەوتوو بێت سپاس دەکەم چاوەکان بەشی لای دەڕێەوە بۆ ئەوش مشکلەیە ئێستا خۆی دوو ڕێ هاتێ و ڕێ نەهاتێ ئەزانی چی تۆ هاتووی ئینشاءالله لە نەهاتێ ناڕۆیەوە باشە ئەو مشکلە نەبێ وازم تۆ زوو تەواوی و زوو دەڕۆێ بەخوا من واز و ناڕۆمەوە ئارەوەڵە من فقير هذا صورة كعكة أو أنا هو يا أنقرب أو ألين نيش من أوروجي دي دانك من بحو صالي الرهو هذا قالوا ناكلي قالوا ناكلي أنا في ما قلت لهم توشي فلتان ده من دمي بروم دخوا دخوا قال سر شاوكان سر عليكم